ئەوانەی فەرمانی دەستگیرکردنیان هەیە کار گەیشتوتە ئەوەی تەلەفۆنەکانیان بکوژێننەوە و دای بخەن، خۆیان لە جێگانی هێنیەکاندا بشارنەوە. داواش لە هەرێمی کوردستان کراوە دەرگایان بەسەردا دابخات. عەلی زەیدی کە خۆی سەرپەرشتی ئەم ئۆپراسیۆنە دەکات دەڵێت ئەمە تەنیا قۆناغی یەکەمە و بێدەنگ بوون بەرامبەر دزی و گەندەڵی کۆتایی هات. چەک تەنیا لە دەستی دەوڵەتدا دەمێنێتەوە و سامانی گشتی بۆ خاوەنەکانیان دەگەڕێنرێتەوە. نوری مالکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا پیرۆزبایی لە عەلی زەیدی دەکات ئەمەی بە سەرکەوتنێکی مەزن ناوبێت بۆ سزادانی ئەوانەی یاریان بە سامانی نیشتیمان کردووە. موقتەدا سەدریش لەسەر دەستگیرکردنەکان هاتە دەنگ و دەڵێت ئەمە چاکسازیەکی پاڵەوانانەیە هیوای بۆ دڵی عێراقیەکان گەڕاند. جا هەمانجی هەولێر و بەغداش لەم کەیسەدا لە لووتکەدا هێزانامنیەکانی هەرێمی کوردستان 8 تۆمەتباری گەورەیان ڕادەستی بەغدا کردوتەوە. سێ کەسیان پەرلەمانتار بوو. هۆشیار زێباری لەو بارەیەوە دەڵێت پاراستنی سەروەری یاسا ئەرکی هەمووانە و پێویستە ئەم هەڵمەتە بەردەوام بێت بۆ بنبڕکردنی گەندەڵ. بەڕێزان، ئۆپراسیۆنی ڕاماڵینی گەندەڵکاران بە فەرمان و چاودێری ڕاستەوخۆی عەلی زەیدی سەرۆکی حکوومەتی فیدراڵ و فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری بەڕێوە دەچێت. تەنیا لە 24 کاتژمێری ڕابردوودا زیاتر لە 67 بەرپرسی باڵا و پەرلەمانتار دەستگیر کراوە. ناوی کەسی باڵا لە نێو لیستەکەدا دەبێت وەک موسەنە سامەڕایی، عالیە نوسەیەف، زیاد جەنابی، بەهانووری و محەممەد کەربولی، هەروەها محەممەد مەیاحی سەرۆکی هاوپەیمانی واست دەستگیر کراوە کە تۆمەتبارە لە دۆسی ئاگرکەوتنەوەکەی بازاڕی کووت و ئەگەری هەیە 10 ساڵ زیندانی بکرێت. اینجا ناوی بەرپرسی دیکەی باڵاتر وەکو وەزیر دەهێنێت، بەڵام نازانێت دەست بۆ ئەوانیش دەبرێت یان یەکێک لەوانە تەیب سامیە. هەروەها وەزیرەکانی پێشووی کابینەکانی محەممەد شیع سوودانی و مستەفا کازمی. هەر بۆ زانیاریشتان تاوەکو ئێستا دەست بەسەر 85 ملیۆن دۆلار، 7 خان و ڤێلا و 21 ئۆتۆمبیلی گرانبەها داگیرا. حکوومەت سوورە لەسەر پلانە شەژمانگیەکەی و هیچ کەسێک پارێزبەندی نییە و هەڵمەتەکەش بەردەوام بێت.